بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. ئەمڕۆ تەوەرەکەم دیاری کردووە تایبەت بە خێزانی بەختەوەر. دەپرسم بە چ خێزانێک دەگوترێ خێزانی بەختەوەر، دەبێ ئەم خێزانە چ سیفاتێک لە خۆیاندا کۆ بکەنەوە. ئەی خێزان بە چ شتێک کۆتایی پێدێت، یاخود با بڵێم ئەو خێزانە سەرکەوتوو نابێ و بەردەوام کێشەی تێدا ڕوودەدا. خۆ ئەگەر لە نێو خێزانیش کێشە هەبوو، ئایا چارەسەرکردنی زەحمەتە یان دەتوانین چۆن چارەسەری کێشەکان بکەین؟ ئەمانە و کۆمەڵێک پرسیاری دیکە بەیەکەوە وەڵامەکەی وەردەگرینەوە. بیسەر و بینەرمان بن. سلام عليكم السلام ورحمة الله وبركاته. ئەوستا ئەمڕۆ باسی خێزانی بەختەوە دەکەم. لە ئیسلام چۆن باسی خێزانی بەختەوە کراوە، بەچێ دەگوترێ خێزانێکی بەختەوەر و سەرکەوتوو؟ بەختەوەری ئەوەی کە ئینسان دڵی خۆش بیتن، خەم و پەژاری نەبیتن لە هەموو ڕووەکانەوە. ئەمەگە تەماشای بکەن هەر ئیسلام لە بۆ چە هاتیە، لە بۆ بەختەوەری ئینسان هاتیە. خێزانیش ئەگەر تەماشا بکەین لە قورئان خوای گەورە لە زۆر شوێنان باسی کردیە. ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. يعني تماشا بكين خواه قول الله سوري ونبأ كباسي شو الرجو عرضو عسمان أوانا دكا أوجد فرمي وخلقناكم أزواجا. يعني آية نشاني قوري خداي قوريا، نشاني بوني خداي قورا زور قوريا. زاليرا أقر تماشا بكين هر إنسان آدم عليه السلام كبابير قوري همو إنسانه. أول زال خواهي قولة بتنها درستي كرت أوجه وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء. إنسان أجر بتنها بيتن بياو بتنها بي هزار سارج بتني بي هر بتنها أفرد بتني هر بتنها بلام هر دوش يعني كهاو سرجيريان وكرت أوجه لويوا يعني إنسان بياده بيتن أروكو كباس ما كرت آدم بتنها بو دعاء لويوا حوا خواهي قولة أوي كرت أوجه وبث منهما هر دوش يعني منهما وبث منهما رجالا كثيرا ونساء. زين أوهم باشان لإسلام دا حموشتك حقد لسلو حق شد لبوهيا حتى فرد تاك لناوكم القادة أو كم القادة حقي لسل أو تاكي هي أو تاكش حقي لسل أو كم القادة هي جن مرت جن حقي لسل بياو هيا بياوش حقي لسل آفرتها دو أجر تمشاب كين خواي قولي القرآن دا بتعبير شيء زور جوان بعض ذكاء هن لباس لكم وأنتم لباس لهن. أول زار آفرتان تان برجو بوشاشي إيوانا أنجوش برجو بوشاشي آفرتان تان بزانا خواهي قولي تسان زوان باز كدي هاريق لإما أقر تمشاي بوشاك بكي تسان تايبت يشي هي يكم تشت لهموتش لتون يزيكترا بتايبتي أو ويكوا لجيري ويا بزانا ببيستي إنسان ونساء باشان عيب الدادة بوشي جوانيت بدرديخي لسرمادت باريزي لقرمادت باريزي زنا كواتا بياو لبو آفرد عينا أوها آفردش لبو بياوي عينا أوها ليا كواتا أجر هريك حقي خوي بدريتي مثلا أو آفرته حقي بياو كي بداتن كلها موي قورة الأويا ريز لو بياوي بقري وهرسي أو بياو بي بريتن دبي زيبك إلا ناشر نبي لا طاعة لمخلوق في معصية خالق. أوي استنكر دعاية لبودا كانوا دانوي وزور جوان كر خيزان هربوش النوا أوي درين بياو سالاري هكا بياو سالاري لإسلام نيا بياو دبي وق نق وقت سوسان نوق وق ريزك أو آفرة الريزي لي بنيتن ببيت سوانا وش دبي أو آفر أو بياوا زور ريز لو أو بني أزلو أو الريزي كقوتمان أو بجي كرني يروجك بيغمر صلى الله عليه وسلم كابريا كات ويسي سوزدي لبوبا بيغمر صلى الله عليه وسلم فرمي سوزده جائز نيا إلا دبي لبو خوايبي أجر سوزده بردني إنسان لبو إنسان جائز بايا أمن أمر مذكر كوا آفرت سوزده لو بياو كي خويبا زنا كواتا دبي زور ريز لو بياو بقريتن كباس ما كر بس لتشتي ناشر نبي لهموش تشي دبي أو يبكى جورالي أو بياو بي أو آفرتش دي سانوا حقي لسر أو بياو هي سكنا خواردن شمك إيمان باراستن دين باراستن ها أو سنة قصة خوش لكر كردن أو تشتان أجر إنسان زيبك براستي بختور دبي بلام أوي إستأك بختورنيا تمشى ذاك بياوك
ئینی زۆری لێ دەکاتن یان حەقی دەفەوتێنیتن حەقی جێبەجێ ناکە بە ئەوەی وەشەوە دیسان ئەو ئافرەتە ڕێز لەو پیاوەی ناگریتن بزانە حتا ئەو پیاوی ئێستا لە ناوان بەدەرکرد یاروکو دەری لە فەیسبوک لە شتانە قسەی دەکاتن ینی دەمێدی بەخۆم تەمەشام کرد زۆر پێم سەیر بوو سەلامەکی گەورە و گران سمێری ئەوەندەیە وەڵا لە ماری لێیان دایمە ئێ باشە ئەتوە گەر بەس تۆزێک ئیمانت هەبی تخوا ئافرەت کو لێ دەدا کە خوای گەورە دەفەرمێ وەجعل بەینەکم مەوەدەتە وەڕەحمە ئەو خۆشەویستە بەسە دروست دەبی بەوەی کەوا تۆ قسەی نەرمی لەگەر بکەی قسەی خۆش لەگە بکەی شتەکانی جێبەجێ بکەی پیا ئافرەتش عینەن ئەو هالا ئافرەت ئەگەر تەمەشا بکە ئەو پیاوە هەرچی ئەو بیوێتن لە بۆی بکاتن بەس ناشەرعی نەبی وڵای قەت ئەوی ناکات خێزانی سەرپەرشتی چۆنە دەبێت چی تێدانێت بۆ خێزانە دەگوترێ خێزانی سەر بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله پێشی دەستخۆشی لێوە دەکەم بەڕاستی خێزانی سەرکەوتوو یەکەمین بنەما ئەوەیە لەسەر دینی ئیسلام پەروەردەیەکی جوان کرابێ دەبینی خۆشبەختی ئاسوودەی دڵنەوایی لەو خێزانەیەدا دەبیتن کاتێک ئەو خێزانە لێبوردەی لە ناوێندا هەبوو دەبینی خێزانێکی سەرکەوتوو دەبی لێبوردەی لە نێوان ژن و پیاودا بۆ باسی لێبوردەی دەکەین لێبورد لەبەر ئەوەی خێزان زۆر جاروەیە کێشە مشکلەی ناودا دەبیتن ئەگەر هاتوو لێبوردەی تێدا بوو دەبینین ئەو خێزانە سەرکەوتوو دەبی ژیانێکی ئاسوودە ژیانێکی خۆش ژیانێکی بەهشتی دەبی کەواتە مشکلە هەر دەبی بەس دەبی لێبوردن لە بینیان هەبیتن لێبوردا و هەروەها ئارامی سەبر و تەحملکردن لە نێوان خێزاندا دەبینین خێزانێکی سەرکەوتوو خێزانێکی باش پەروەرد دەبی ئەوە شەر لە ناو ئیسلامدا هەیە لە ناو خێزانی موسڵمان لە ناو خێزانێکی ملتەزم بە دیندا هەیە بەڵام لە خێزانەکان کە زۆر کەمە لەبەرەوەی کاتێکە ئەو موسڵمانە دێتەوە مارێ دەبینین ئارام دەگری سونەتەکانی لە ماڵەوە دەکاتن دڵی ئاسوودە دەبی سەبر لەسەر ئەو کێشانە دەگریتن دەتوانین بڵێن خێزانی ئیسلامی سەرکەوتووترە لە چاو خێزانی دیکە سەد ژیانی ئینسانی ئیماندار بە تایبەتی ئەهلی قورئان ژیانێکی بەهشتیە ئەگەر ئینسان ئەو تامەی و چێژی دەبین زوو دێتە ناو ئەو دینە زوو دێتە ناو ئەو ئەهلی قورئانە لەبەرەوەی ژیانێکی زۆر خۆشە دڵێکی زۆر خۆشە بەڵام لە ناو خێزانەکان کە دانیە بە تەجروبە کەمە زۆر لە خێزانەکان دیتمان بەسیترین کێشە دەبینین لە ناو ئەو خێزانێک کە بەدین پەروەردەنین لەسەر خواردنی کێشەیان هەیە لەسەر زۆر کێشەی بەسیت یەمین کێشەی گەورە دروستەکەن بەڵام کە خێزانێکی موسڵمان و ملتەزم بەدین بوو دەبینی سەرکەوتوو دەبی لەو کێشانە تێدەپەڕێنی لە خزمەتدانی با بزانم ئەم جۆرە خولانە چەند بە گرنگ دەزانی بە تایبەتی ئێستا گۆڕانکاریەکان خێرانە ئەم جۆرە خولانە بۆ هاوسەران گرینگە و وا دەکاتن کە گۆڕانکاری ڕوودا لە نێو خێزانەکان بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على رسول الله بێگومان هەبوونی ئەو خولانە وەکو خوای گەورەش دەفەرمی ئینە هذه تەذکرە بەکردنی ئەو خولانە نەک لە بۆمە لە بۆ خەڵکی دیکەش لەوەی کە خەڵکی دیکەش یعنی تێدا بەشدار بین وەکو ئەبدیتێکی نوێیە بێگومان لێرەدا گوێ لە هەندێک قسە دەبی لەوەی کە نە لە سوشیال میدیایە نە لە مامۆستایانی ئەنی کە لە ڕۆژی جمعەدا لەوە زیانە جێت لێ نابی بەس کە دێ ئێرانە تۆزە قسانێک هەندێک قسان گوێ لێ دەبی کە تا سەد ڕێڕەوی ژیانی خۆتت پێدەگۆڕێ کە لە حەملا سوپاس سەرەتا لە بۆ خوای گەورە دوای لە بۆ دەستگانی وری حکم کە هەستا بەکردنەوەی ئەو نوع خولانە دەست دووساویان خۆش بی خوای گەورە پاداشتیاندادەوە ئیستیقامیان لەسەر پێبەخشی رەب لەو خولا چی فێر بووی یان چی گوێ لێ بوو لەسەر خێزان کە پێشتر گوێ لێ نەبوو بێ بە حەقەت ئەوەی کە زۆر پێی تەسیر ئەم بابەتی منداڵە چۆن ینی پەروەردەی منداڵ لە ناو کۆمەلگایمە هەمیشەوە تێگەشتین لەوەی کە خزمەتکردنی منداڵ بە دابینکردنی خواردن ناردنی باشترین مەکتە باشترین جلوبەرێک باشترین خواردن باشترین هەموو پێداویستانی کە هەیە لە ناو وەکو دنیایی بەس الحەمدولیلا لەو خوڵێتی گەشتم کە ئەوە پێگەیاندنی منداڵ نیە ئەو تەنها شتانێکی ئەساسیەکە ئەگەر لەوەشی نەکەی ڕەنگە بەڕێدەچی بەڵام ئیدکە ئەوەی کە بابەتی پەروەردەیە کە بابەتی دینە ئەخلاقە شێوازی ژیانکردنێتی ئەوە زۆر ئەساسترە لە هەموو ئەو بابەتانە کەواتە پەروەردەکردنەکە گرینگە ئەوەی دیکە بە خێوکردنە
بەتەکید خی گەورە ڕزقی هەموو کەس دەداتن بەس ئیدی ئەو منداڵانێکەوەکو ئەمانەت لە سەرشانی مەدانە بەجێگەیاندنێ و ئەمانەتانە ئەرچی هەمووانە بە دڵنیاییەوە خێزانێک دەگوترێ خێزانی بەختەوەر خێزانی سەرکەوتو بەڵێ پێشەشی بەخێر بێن خوا لەتان ڕازی بن ئینشاءڵڵا خێزانی بەختەوەر ئەو خێزانەیە ئەگەر خوای پەروەردگار فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا نەدەن لە چی لا نەدەن لە ئاەتی قورئانی و لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو خێزانی بەختەوەرە با بڵێم ورتری کەینەوە دەبێ ئێستا بۆ نمونە چی بکەن بەرامبەر یەکتری ڕەفتارەکانیان ئاکارەکانیان چونکە ڕەنگێک هەیە بەڕاستی تێنەگەیشتبی وەکو پێویست زۆر جار هەموو خێزانێک دڵنیام خێزانی تۆ خێزانی ئێمەش کێشەی هەر هەبووە چۆن زاڵ بین بەسەر کێشەکانیش ئەوەی ئەم باسم کرد بەعام لە بە هەموو مسلمانەشە ئەوەکەی تریش ئەگەر کێشە هەبیتن و گرفتی هەبیتن خەڵکی وا هەیە کەەوە بچی ئیستیشارە پێ بکاتن و کێشەکانی لەوە سەر بکاتم پێشەوەی بیگەێنێ بە خەڵکی دیکە چاکترین ژنوێرش ئەوەیە کەەوە پێکەوە کێشەکانی خۆیان ناو سوار دیواری حل بکەم بێ ئەوەی بگاتە کە سوکاری خۆیان زۆرترین کێشەکان ئێستا ئەوەندەی کە بیزانی گوێ لێبووبی بەهۆی چی ڕوو دەدات زیاتر بەهۆی نەبوونی و فەقیری ینی هەژاری کاریگەری هەبووە ئەکی دارێ وەڵڵا خەڵک دەناسی لەبەر هەژاری کێشیانش بەڵێ ئەی بۆ دەڵێن ئەوانەی کە یەکتریان بوێت پارە نابێتە کێشە لە بینیان وەڵڵاهی ئەوەش هەیە بەس زیاتر هەژاری و نەداری گرفتی هەموو کێشەکانە ئەگەر قسێکی کوردیش هەیە هەڵە نەبم دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە هەروایە سێپەر بەڵێ ئێستا ئەگەر پارە هەبێت خەڵک دەتوانن بۆ خۆیان خێزانەکان گەشت بکەن یان بچنە دەرەوە ئێوارە خوانێک یان بەشداری خولێک بکەن بەڵام ئەگەر ئەو داهاتیان دەبێت لەوانە بێبەش دەبن ئەکید ئەو قسەی تەواوە خێزانی بەختەوەر چییە چۆن بسم الله الرحمن الرحیم خێزان بەختەوەر بیتن ئەو خێزانەیە کە هەروەکو پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرموویەتی بەیتی لا تەخلو من المەشاکل کەواتە مشکلە لێ ڕوو دەدانە ماڵەوە گرنگ ئەوەیە مشکلەکان بتواندرێتن حەلێکی لە بۆ ببینرێتەوە وە حەلەکەی لۆ ببینینەوە و مشکلەکە گەورە نەبی بە یارمەتی هۆرلای هەم کە دەرێن هاوسەرکەواتە هۆردووچیان پێکەوە هەم ئافرەتەکە هەم پیاوەکە وەزائیدەن منداڵەکان و دەوروبەریشکەواتە هەمەلایەنەیە ئارامگرتن لەسەر ناڕەحەتیەکان چەند پێویستە بۆ ژن و پیا و بۆ هاوسەران نەک تەنیا هەر لە ناو خێزان بەڵکو لە ژیاندا ئارامگرتن خێزان بۆ خێزان زۆر گرنگە لەبەرەوەی کە خێزان زۆرەها مشکلەی هەیە دەزین ئێمە لە سیرەی وەکو معلومی جەنابتانە زۆر جار مشکلە ناو ماڵی پێغەمبەری عەلەیهی سڵاو وسەلام ڕوویدایە بەڵام کە ئارامی گرتە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام حادثەی ئیفکەوە دیارە کە چەندەها ڕۆژی خایەند کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ئارامی کرد خوای گەورە سوبحانەهو وتەعالە تەداخولی کرد و مەشاکیلەکە کۆتایی پێهات کەواتە کێشە هەر دەبی بێشک بەڵام ئارامگری چارەسەری دەکات چارەسەری بێشک بە ئارامگری بەشێکە لە ژیان و بە تایبەتی لە مەشاکیلەکان پێدوانیە چاولێکەریش هۆکارەکە بۆ ڕووخانی خێزانی بەختەوەر ئەوەی کە هێستا ڕووی دەداتن دەتوانین برین لە 1970 بەسەرەوە مەسەلەی چاولێکەریە تەمەشا دەکەی دوو خێزان هاتوچی یەکتر دەکەن گیرگرفتێک لەو ناوەیدا لەسەر چ ڕوودەدا لەسەر مۆدیلات ڕوودەداتن ئەوە بەشێکە لە گیرگرفتەکان کاتێک دەبینین خێزانێک دەچێتە دیار با بڵێن فلیمێک سینەماییەک چەند گرنگیشە خێزانەکان بەیەکەوە بچنە خولێک سیمینارێک دەربارەی خێزانی بەختەوەر خێزانی سەرکەوتوو بۆ ئەوەی بنەماکانی خێزانی سەرکەوتوو بزانن و هەم ئەبدێت بوونەوەی شە بۆ خۆیان دەست خۆشبی بەڕاستیانی پرسیارەکە جێ خۆی بوو لەبەر ئەوەی ئەو فلیمە چێ
بیرۆکەی کەسێکە کە بیرۆکەی کەسێکە حەسب ئاعتقادی خۆی بیرۆکەکەی دادەڕێژیتن بە هەمان شێوە ئەو خولانەی کە دەکرێتەوە پێویستە ئەمە دەستنیشانی جۆری ئەو فلیمە و ئەو خولانە بکەین کە دەچین تا چ ڕادەیەک لەگەر هەست و بیر و بۆچوونی ئێمە و دەگونجێتن. لە هەمان کاتیشدا ئەو بیر و بۆچینانێک کە بشێ لە بۆ ژیاندا بێشکوکمانمە کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە کە دەشێتم بەرنمەیەکە لە بۆ ژیاندا سوپاسان دەکەم و بەخێربێن یاخۆ خێزانی بەختەوەر بریتە لەو خێزانەی لە ڕووە گشتەکەی مەسەلەن کە باسی دەکەین بریتە لەو خێزانەی کە دوورە لە کێشە یاخود کێشەی هەیە بەڵام بە خۆیان مەسەن هەم ژنەکە هەم پیاوەکە دەتوانن لە بینی خۆیان چارەسەری بکەن و بەمانایە چکەی کە مەفهومێکی ئیسلامی ئەگەر بدەینێ بریتە لەوەی کە خێزانی بەختەوەر ئەوەی کە پەروەردەی منداڵەکانی و پەروەردەی خۆشەنجارێ پیاوەکان و پیاوەکە و ژنەکە و پەروەردەی منداڵەکانیشەم پەروەردەی ئیسلامی دەکەن هەم لە ڕێزگرتن هەم لە یارمەتیدان هەم لە بۆ دەوروبەرەکان هەم لە بۆ خۆشیان مەسەلەن پەروەردەی ئیسلامی جیاوازی چیە لەگەڵ پەروەردەیەکی ئاسایی طبعا لە ڕووی پەروەردەی عام کە خەڵک مەسەلەن ئێستا هەیە کۆمەڵک مەسەلەن خاڵ هەیە ئیشی لەسەر دەکات یەک لەوانە خەڵکی ئێستا مەسەلەن لەوانەیە لە ڕووی زمانەوە لە ڕووی جانبی مادیەوە لە ڕووی شوێنی نیشتە جێبوونەوە لە ڕووی سیارە و ئیدی ئەو شتانەی کە مادینە لە دنیای ئیشی لەسەر دەکات بەڵام ئەوەی کە پەروەردەی ئیسلامی ئیشی لەسەر دەکات بریتە لە جانبە ڕۆحیەکە لەوەی کە خۆشەویستی و محەبەت و مەوەدە لە بینی ژن و پیاوی مسلمان مەسەن ژن و مێردی ئیسلامی بەختەوەر پەیدا بکە وەروەها منداڵەکان وا پەروەردە بکە کاتێک کە ئەو داک و بابنە دەبنە داپیرە و باپیرە خزمەت بکرێن نەگنە خانەی بە ساڵاتوان دابدرێن و لەوێن دەرێ کەسێکی بێگانە خزمەتیان بکە کە لە ڕووی نەفسیشەوە ئەو کەسە کاتەکە دەکەوتە خانەی بە ساڵاتوان طبعا نەفسیەن ئەو کەسە دەڕۆخێ چونکە ڕەنگە مەسەلەن داک و باب هەیە ئەمە هەمومان دەیبینین و دیتیتمان 5 منداڵی هەیە 10 منداڵی هەیە 8 منداڵی هەیە 3 منداڵی هەیە ئەو داکە ئەو بابەکە تەس خانەی بە ساڵاتوان بەڵام لە کۆمەڵگەی ئیسلامی خانەی بە ساڵاتوانمان نییە لە کۆمەڵگەی ئیسلامی بێڕێزیکردن بەرامبەر بە داک و بابمان نییە ئەوەیە پەروەردەی ئیسلامی کاتە کە دێ دروست دەکاتن پەروەردەی ڕێک خێزانێکی بەختەوەر و تۆکمە دروست دەکەن با بڵێم پیاوان چۆن دڵی خێزانەکەی خۆیان خۆش دەکەن دڵی هاوسەرەکەی خۆیان خۆش دەکەن طبعا ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو بابەتەوە کۆمەڵێک شت مەسەلەن لەگەر خێزانەکانی خۆی دروستی کردیە و لە ماڵی پێغەمبەری صلی الله علیه و سلم کێشە هەبووە بەڵام بە ئارامگرتن وەروە بە قسەی خۆش حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کۆتاییەکانی تەمەنیشی کاتەکە لە سەرمەرگ بووە وەسیەتی بە مسلمانان کردیە کە لەگەر ئافرەتان باش ئافرەتانیش بریتن لەوانەی کە داکمانن خوشکمانن خێزانمانن کچمانن هەر یەک لەوانە ئیدی کۆی مەفهومەکەی ئەوەیە بریتە لەوەی کە پیاو بتوانین سەبر بگریت و بەکارهێنانی دەستەواژەی جوان و سوودبەخش یاخود و چەوەتنی دۆزینەوەی ئەو خاڵانەی کە زەردەخەنە دەخاتە ناخی ئافرەت نەک سەر لێوەکە ئەمە مسلمانان یعنی خێزان چەند کێکی تەواوی کۆمەڵگە ئەگەرێمێک کۆمەڵگە لەسەر خێزانی تاو پەروەردە نەکرابێت لەسەر دینی قورئانی پیرۆز پەروەردە نەکرابین کۆمەڵگایەکی تاوامان نابێت تەن دروست نابین وەکو شەرق و غەربمان لێ دێت بە جیاوازی بە تێکرا بە فکرەی جیاواز بۆیە ئێمە خێزان یعنی دەبێت چەند کێکی گرنگ بە کۆمەڵگە چەندێک ڕازگۆیی لە نێوان هاوسەران وا دەکات ئەو خێزانە سەرکەوتوو بێت گرنگیەکی زۆری تێ ئەگەر ڕازگۆیی نەبوو متمانە پەیدا نابێت لە نێوان هاوسەران زۆر باشە ئەی چەندێک پێت وایە ینی با بڵێم یەکێک لە هۆکارەکانی تێکچوونی خێزان چاولێکەری بێت بە بڕوای من چاولێکەری شتێکی جوان نییە یان لە کۆمەڵگایمە کۆمەڵبینە کۆمەڵگایش تەقلیدی شتیش تەقلید جوان دەرناچێت بەڕێی من چەندێک خول لە پێناو ئەوەی کە خێزانەکە سەرکەوتوو بێ بیبینی بە گرنگی دەزانی بۆ نمونە جەنابەت بەشداریت لە خولێکدا کردووە کە با بڵێم بە ناوی خولی خێزانی سەرکەوتوو چەندێک سوود لێ بینیوە و چەندێک بۆ کۆمەڵگاش بە گرنگی دەزانی الحەمدە زۆر سوودم لێ بینیوە بەخۆم هیوادارم ئەوانەی پاشەمەش بەشداری لەو خولانەکەم بەڕاستی کورد بوو یعنی حەزمان دەکرد زیاتر بێ سوودێکی زۆرم لێ بینی الحەمدلله هیوادارم یعنی ئەوەی کە گوێ لێ دەنگمە بەشداری لەم خولانە بکە یعنی ئینسان کە پێش هاوسەرگیر دوای هاوسەرگیریش
خێزان باشی شەڵە الحەمدلله الحەمدلله تان لێ پرسیاری لێ بکەن لەو دیوە بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون ئەو تێڕوانینانە بوو دەربارەی خێزانی سەرکەوتوو بێگومان ئەو خێزانەی کەوا پابندە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرکەوتوترە لە چاو خێزانەکانی دیکە چونکە لە ئاینی پیرۆزی ئیسلام دەگوترێ نابێت کە زوڵم لە کەس بکاتن بۆی ئەوانەی پابندن زوڵم لە هاوسەرەکانیان ناکەن و خۆشەویستیان بۆ یەکتری دەردەبڕن هیوادارم هەمووتان لە ژیاندا بەختەوەر بن و خێزانێکی سەرکەوتوو بوون و خێزانێک بن نمونە بن بۆ کۆمەلگای خۆتان بۆ دەوروبەری خۆتان تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ